گەرم و گەشترین سڵاوی ئێمەتان پێشکەش بینەرانی بەڕێزی بەرنامەی تەوارەکان لە بەرنمەیەکی دیکەدا و وێڕای هەوڕێیانی هاوکارم بووینەوە میوانی ماڵەکانتان. ئێستاش گوێبیستی هەواڵەکانی چاوەڕ ڕۆژی ڕابردوو دەبین و دواتر دەگەڕێنەوە لاتان. دوژن لە شاری بۆکان گیانیان لەدەستدا. هەورە تریشقا بووە هۆی گیان لە دەستدانی دوژن لە شاری بۆکان. بەپێی هەواڵی گەیشتوو بە کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات لە چەند ڕۆژی ڕابردوودا دوژنی خەڵکی ئاوایی ئەباساوای سەر بە شاری بۆکان بەهۆی ڕووداوی هەورە تریشقا گیانیان لەدەستداوە. ئەم دوژنە بە ناوەکانی نیشتمان پاشازادە و تنوور شەریفپور کە هەردووکیان ئەندامی بنەماڵەیەکن بەپێی هەواڵی گەیشتوو تنوور دووگیان بۆ و ڕووداوی هەورە تریشقا گیانی هەردووکیانی هەستاندووە. کچێکی شنۆیی شێوەیەکی نوێ بۆ سەلماندنی مەسەلەی فیساغۆرێز دیتەوە. کچە قوتابی شنۆیی بەبێ ئاستی بەرزی پلەی خوێندن و بەبێ ئیمکاناتی پێویست توانی ناوی خۆی لە ئاست خاوەن زانستە گەورەکانی جیهان تۆمار بکات. بەپێی هەواڵی شنۆباس ئیلهام ڕەحمانی قوتابی پۆلی ناوەندی لە قوتابخانەی فەرزانەکانی شنۆ شێوەیەکی نوێ بۆ حەلی مەسەلەی فیساغۆرێز لە ریاضی دۆزیوەتەوە. ئەحمەد پورخزری مامۆستای ئەو قوتابیە لەو بارەوە وتی تا ئێستا 371 شێوەی حەلی مەسەلەی فیساغۆرێز لە جیهان دۆزراوەتەوە کە هەر هەموویان لەلایەن کەسانی گەورەی ریاضی و خاوەن زانستەکانی ئەم بوارە دۆزراونەتەوە. بەڵام قوتابی شنۆیی بەبێ ئاستی بەرزی پلەی خوێندن و بەبێ ئیمکاناتی پێویست توانی ناوی خۆی لە ئاست خاوەن زانستە گەورەکانی جیهان تۆمار بکات. دەست بە سەرکردنی دایک و کوڕێکی بەهایی لە ئێران. بەپێی هەواڵێکی هێرانا ڕۆژی یەکشەمە 21 گوڵان هێزە ئەمنیەتیەکان دایک و کوڕێک بە ناوی ئیلهام فەرەهانی و شەمیم نەعیمی کە شارۆمەندی بەهایی و دانیشتووی شاری تارانن دەست بەسەر کرد. وەک هەر لە هەواڵەکاندا هاتووە ئیلهام فەرەهانی بە 4 ساڵ زیندان و کوڕەکەشی شەمیم نەعیمی بە 3 ساڵ زیندان سزادراون. شایانی باسە دەست بەسەرکردنی ئیلهام فەرەهانی لە کاتێکدا دەبێت کە ناوبراو بە نیاز بۆ لە کاتی چوونە ناو زیندانی ئێڤین کوڕەکەی ماڵاوایی لێ بکات و بەرپرسانی زیندانی ئەڤین لەو کاتەدا دەست بەسەری دەکەن و دەیگوازنەوە بۆ ناو زیندان. دایکانی خاوەران خەڵاتی گوانگجۆی کۆرەی باشووریان پێشکەش دەکرێت. بەپێی هەواڵی ڕێکخراوی یەکسانی بۆ ئێران شاندی داوەرانی جایزەی گوانگجۆ دایکانی خاوەرانی وەکو دایکان و بنەماڵەی زیندانیانی سیاسی گیانبەخت کردوو لە ئێران کە خوازیاری ڕاستی و یەکسانین و هەروەها عادل ڕەحمانخان چالاکی بەنگلادشی چالاکی مافەکانی مرۆڤ وەکو دوو براوەی سەرەکی بۆ پێشکەشکردنی خەڵاتی ئەم ساڵی خۆیان هەڵبژاردووە. شاندی داوەرانی خەڵاتی گوانگجۆ ڕایگەاندووە بەپێی بێدەنگی کۆماری ئیسلامی لە وڵامدانەوە بە داواکاری دایکان بە دوواداچوونی مێژوویی و بەردەوامی ئەم گروپە مافی مرۆڤی بۆ دەستەبەرکردنی ڕاستی وڵامدانەوە بۆتە هۆی بەرزبوونەوەی ڕاگەاندنی ڕاوبۆچوونەکانی دژبەرانی سیاسی لەم بوارەدا. پێشکەوتنی تۆژینەوەکان لەبارەی ڕۆڵی دەوڵەت لە دادوەرێنا یەکسانیەکان و هەروەها پەرەدان بە پاڵپشتی چالاکانی مافی مرۆڤ لە پەیوەندی بە بەدوواداچوونی ئەم سێدارانە بووە. ڕێوڕسمی پێشکەشکردنی ئەم خەڵاتە ڕۆژی یەکشەمە 28 گوڵان 18 مەی لە شاری گوانگجۆی کۆرەی باشوور بە بەشداری ژمارەیەک لە دایکان و بنەماڵەی گیانبەخت کردوانی دەیەی 60 هەتاوی لە ئێران بەڕێوە دەچێت. پێشانگایەکی هاوبەشی شێوەکاری لە شنۆ کرایەوە. پێشانگایەکی هاوبەشی شێوەکاری لە بەرهەمەکانی شێوەکارانی لاوی کورد لەو شارە کرایەوە. بەپێی هەواڵێکی پەیامنێر لەو پێشانگایەدا بەرهەمەکانی 26 شێوەکاری چالاکی بواری هونەری شێوەکاری و نیگارکێشانی گرافیکی خراونەتە بەردیدی بینەران کە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. بەرهەمەکانی ئەو هونەرمەندانە بە کەڵک وەرگرتن لە تەکنیکی ئاوڕەنگ، ئاکریلیک، قەڵەمی ڕەنگاوڕەنگ، گواش و پاستیلی گەچی لە قەبارەی جۆراوجۆردا بەرهەم هاتوون. پێشانگای هاوبەشی شێوەکاری لە بەرهەمەکانی هونەرمەندانی لاوی شنۆیی بە بەرپرسایەتی نەستەرەن حەمیدی و بە پشتیوانی دەستگای پەیوەندیدارەکانی شاری شنۆ بەڕێوە دەچێت. چالاکێکی پێشووی خوێندکاری دەست بەسەر کرا. چالاکێکی ژنی خوێندکاری لە ماڵەکەی خۆی لەلایەن هێزە ئەمنیەتەکان و بەبێ ئاگاداری پێشووتر دەست بەسەر کرا.
بەپێی هەواڵێکی هێرانە ستارە داوەری چالاکی پێشووی خوێندکاری زانستگای قەزوین ڕۆژی سێشەممەی ڕابردوو 16 گوڵان لەلایەن هێزە ئەمنیەتەکانەوە لە ماڵەکەی خۆی دەست بەسەر کراوە. سەرچاوەیەکی نزیک لەم گیراوە ڕایگەیاندووە لەگەڵ ئەوەی بنەماڵەکەی چەندین جار سەردانی شوێنە پەیوەندیدارەکانیان کردووە تا ئێستا هیچ زانیاریەک لە شوێنی ڕاگیران و هەروەها هۆکارەکانی دەست بەسەرکردنی لە ئارادانیە و بەرپرسانی پەیوەندیدار هیچ وڵامێکیان بە داواکاریەکانی بنەماڵەکەی نەداوەتەوە. کچێکی دیکە بووە قوربانی. هاوکات لەگەڵ پەرسەندنی دیاردەی خۆکوشتن و هەروەها کوشتنی کچان و ژنان لە ژێر ناوی شەرەف و ناموس چەندین ڕۆژ لەمەوە پێش پیاوێک بە ناوی عارف عەزیزی خەڵکی ورمێ کچەکەی خۆی کوشت. مهناز عەزیزی کە چەند ڕۆژ پێش ئێستا لەلایەن باوکو برا گەورەکەیەوە کوژرا. مهناز عەزیزی کە لە ماڵی خوشکێکی کوژراوە چەند ساڵ پێش ئێستا ژیانی هاوبەشی پێکێنا بوو، بەڵام ساڵی ڕابردوو لە مێردەکەی جیابۆتەوە و لە ترسی بنەماڵەکەی بەنهێنی دەژیا. عارف عەزیزی دوای کوشتنی کچەکەی تەرمەکەشی دەشارێتەوە، بەڵام لە کاتی دەستگیرکردنی ناوبراو شوێنی شاردنەوەی تەرمی مهناز ئاشکرا دەکات. عارف عەزیزی لە کاتی لێپرسینەوەدا هۆکاری کوشتنی کچەکەی بۆ کێشەی ئەخلاقی گەڕاندوتەوە. بەپێی یاساکانی حکوومەتی ئیسلامی ئێران ئەگەر باوکێک بە ئەنقەس مناڵەکەی خۆی بکوژێت تەنیا بەدانی خوێنبایی یان بەپێی بڕیاری دادگا بە 3 هەتا 10 ساڵ زیندانی تەعزیری سزا ئەدرێت، بەڵام زۆربەی ئەو کەسانێکی قەتڵی لەو شێوەیە دەکەن بە سزای خۆیان ناگەن و دوای ماوەیەک زیندانی نمایشی ئازاد دەکرێن. خێزان یەکێکە لە سەرەکیترین و گرنگترین دامەزراوە کۆمەڵایەتیەکان کە دەکرێت بە بنەمای کۆمەڵگای بناسین و لە ڕاستیدا کەسایەتی تاگ لە خێزان و بنەماڵەوە شکل دەگرێت. ئەم پێگە لەسەر خێزان و بنەماڵە کاریگەری هەیە و لەسەر پەروەردەکردنی تاک و ئامادەکردنی تاک بۆ کۆمەڵگا. پەروەردەی خێزانی لەگەڵ ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر پەروەردەکردنی تاک، کاریگەریشی هەیە لەسەر ئاستی کۆمەڵگا بەگشتی. لەو کۆمەڵگایانەی کە خێزانەکان لەباری ڕۆشنبیریەوە خێزانێکی ڕۆشنبیرن، کۆمەڵگایەکی ڕۆشنبیر دروست دەبێت. هەر بۆیە کۆمەڵاسان زۆر جەخل لەسەر پەروەردەکردنی خێزان و ڕۆشنبیرکردنەوەی خێزانەکان دەکەنەوە. بە هەمان ڕادە کە ڕۆشنبیری خێزانی ئەتوانێت کاریگەری پۆزۆتیڤ و ئەرێنی ببێت لەسەر تاک و کۆمەڵگا، بە پێچەوانەشەوە خێزانی ناڕۆشنبیر ئەتوانێت کاریگەری خراپ و نێگەتیڤی ببێت لەسەر پەروەردەکردنی تاک و کۆمەڵ. توندوتیژی خێزانی یەکێک لە فۆرمە باوەکانی توندوتیژیە و شارەزایانی بواری پەروەردەی خێزانی هۆکاری پەرەسەندنی توندوتیژی خێزانی بۆ لە خوارەوەبوونی باری ڕۆشنبیری بنەماڵەکان و لە هەمان کاتە باری ئابووری خێزان و بوونی ئایدیای پیاوسالاری لە ناو خێزان دەزانن. لەو خێزانانەی کە پەروەردە و ڕۆشنبیریان لە خوارە و ئاستی تێگەیشتنیان لە خوارەوەیە، ئێمە شاهدی ئەوەین کە زیاترین توندوتیژی هەیە دژ بە ژنان. کەمتر دەرفەتی دەرکەوتنە درێت بە ژنان و ئەو خێزانانە زیاتر بیرۆکەی پیاوسالاریان تێدا ڕنگ دەداتەوە. بیرۆکەی پیاوسالاریش هۆکاری سەرەکی توندوتیژیە دژ بە ژنان. لە خێزانێکی ڕۆشنبیردا هەڵاواردنی ڕەگەزی و جنسی کەمتر ڕنگ دەداتەوە و دەرفەتی یەکسان بۆ ژن و پیاو لە ناو خێزان و کۆمەڵگادا دەخڵقێت. خێزانێکی ناڕۆشنبیر ئیز نەدات بە زەقبوونەوەی سەرجەم بنەما پیاوسالارەکانی کۆمەڵگا و لەم ڕێگەیەوە ژنان دەچەوسێنێتەوە. لەم ڕووەوە لەگەڵەوەی پێویستە گرنگی بە ڕۆشنبیرکردنەوەی کۆمەڵگا بدرێت، لە هەمان کاتدا هەوڵ بدرێت پەرەی ئەو ڕۆشنبیریە لەسەر بنەمایەک بێت کە دوور بێت لە کولتوری ئاینی و ئایدیۆلۆژیکی. لەبەرەوەی هۆکاری سەرەکی توندوتیژی دژی ژنان ئەو ئیزندانەیە کە نەریت و ئاین ئەیدەن بە پیاوانی بنەماڵە. در مورد نقش خانواده به اصطلاح پرورشی که لبان منالی لیان دیرن توانم این مسئله عنوان بکنم که خانواده اولین نهاد تربیتی و فرهنگی و اجتماعی ارا او خیزان است وی دلیل که اولین محبتیل، اولین همکاریل، اولین دوستیل یا حتی اولین ناراحتیل لناو خانواده منال یاگرید و اگر مثلا لناو خانواده پرورش حس نو دوستی مثلا یا یکم لجامعه خوشیان نه لجامعه بورن یا و جامعه گرایش پیا بکن
گشت لەناو خانەوەدە سەرچشمەگەرێ بۆ خصوص تحسن 5 ساڵگی چون مناڵ تا 5 ساڵگی شخصیت شکلگەری ئەو جورە کە دانشمەندەی لویژەن در نتیجه وضعیتی که لەناو ئەو خانەوەدە وجود دێت توانی فرە تاثیر داشتیبانە ئەو مناڵە مثلا ئێمە دینیمن کە یەک مناڵێک هەست فرە دقیقە سەبورە یا مثلا عەسەبانیە یەک گشتی وەخاتر ئەو تاثیری کە ناو ماڵ دێرن ئەگەر محیط خانەوەدە محیط ئارامی بود مناڵێ ڕاحەتترن ولی ئەگەر تەشەنج دەتێ بود دەرگیری دەتێ بودن تاثیر منفی نەدەبانە مناڵ باعث بود افسرده بود باعث بود نتوانیدن مثلا بچه مدرسه فکر کرد و اون مسئله که ناو خانواده وجود داشته یه تاثیر ندوان آموزشه نمونه که توانم مثال بیم در ناو خمانش ممکنه رواج داشتی ازدواج باوگ هست دواره جن دوم بخوازه خب دالگو باگ و بد یکا اختلافی ها بکن سر این مسئله دقیقا مناردش ناو مسئله دخیلن و یه باعث بودن که فرنارتی ران وجود باره البته تاثیر خانواده فقط وضعیت رفتاری باوگدارک نیه بلکه باوگدارک که بتوان منال داشتین باید برنامه ریزی بکن و وضعیت معیشتی فرتوانه تاثیر داشتی چون یک باوگدارک باید اول امکانات اولیه فراهم بکن ارائه که این منال زندگی مناسب داشتی بعد منال و دنیا باید در مورد وضعیت فرهنگیش توانم یه اشاره بکنم که این منال چجور جامعه رابطه گری چجور وقت افراد خانواده رابطه گری چجور مسائل خوی حل کید دقیقا رابط دارید او وضعیتی که در او مالا وجود داریدن و نکته آخری که توانم اشاره بکنم ایسا که واقعا خانواده اساس زندگی آینده او منالا لناو خوی رقم ده لناو خوی درست کرد و این دلیل ایموشی من که خانواده اولین و مهمترین نهاد آموزشی ارا منالایل هست. خب یه مثلا مهمی هست چجوری چه مکانیزمی لیک خانواده و کار بود و خاطریه که او خیزان روشن بیربن میتوانم چندین مثال بارم هوجه که اشاره کردم اول برنامه ریزی ارائه که ایدالگو باوگو بتوان منال داشتین و نظر من فرم مهم هست چون دو شکل منال هاوردن لناو خومن رسمه یکی دالگو باوگو فکر بکن ازدواج کردن حتما باید منال دارن ارا خاطی کمک بکن و یکا بشریت ادامه پیا بکید راز بقای وجود داشتی و یا یکا خانواده لحن که برنامه ریزی کن و ای دلیل بزنن چندن منال توان ارا منالیان چه باید بکن چه مسئولیتی لی دیرن چه امکاناتی توان ارا منالیان فراهم بکن که من خوام و گرد این کسی لی که هانه ناو دسته دوم بیشتر موافقم ارا خاطی منال درست جور گل مینه اگر رو پی برسی او بیده پی نی رو پی برسی خاک پی برسی تو توانید لعو گل بهره خاصی بینید اگر و پی نرسیدن خب معلومه که نتیجه خاصی لعو زحمت خود و دست ناتی دیدن در اینجا من فکر کنم اولا باید برنامه ریزی بود منال فضای مناسبی لناو خانواده داشتی چون اگر منال فره بودن فضا وجود نیاشتی هیچ موقع منال نتونن آموزش خاصی بینن چجور توانن منال روشن فکر باروان ولی وقتی که امکانات نه اومارا وجود نیاشتی مثلا یه مثال از بندم در اروپا باشید وقتی چی دنو قطار نیشید یا وقتی چی دنو اتوبوس نیشید منال و گوره حقا من کتایق حادثه این موقع باید فکر بکنیم واقعا یکی در وظایفی که خانواده دیرید آشنا کردن منال حل او زمان منالیه وقت کتاب خواندن هست ولی واقعا خود باوگدارگیل چند کتاب خواندن بتولن ای عادت درست و منال نشان دهن اگر بتولن منال روشن بیر باریدن باید خبر داشتی در اوضاع دور بر خوی در اوضاع کشور خوی در اوضاع جهانی چه مسائل هست چه مسائل ها دور بره خب باوگدار خوی نقش دید اگر نزانی چجور توی منال آموزش بهدن یا مثلا مسئله مهمی که ارا منالی که سالم بود دالگ باوگ چنین منال وادار که بشن ورزش بکن لنا فعالیتی بدنی شرکت داشتین دالگ باوگ چنین توانن
مناڵیان وادار بکەن و یەکە بشن فعالیتی هنەری داشتین ئەران خاطر لە عەرصەی مختلف هنەری لە عەرصەی مختلف ورزش منال آموزش دینید اجتماعی و بود چون وقت گروه کار کرد دیگران دینید رابطه و بدی که برقرار کن لی رابطه که و بدی که برقرار کن او منالی در دیگرانیش آموزش یاد گرن در دیگرانیش فیر بون در نتیجه توانن فکریان واستر بود توانن روشن فکرتر بن توانن مثلا بهتر بینن یه نکته بلیره باید البته دو دنه نکته بلیره اضافه بکم اویش یسا که خود دالگو باوگیل باید وقت منالیان تغییر پیدا بکن اگر بتوان منالیان روشنبیر بود یعنی چه؟ یعنی یک اگر لنظر سواد لنظر آموزش لنظر اطلاعات اگر فاصله فریق وقت بین دالگو باوگ وقت منالا بودن منال زده بود ارا خاطیه دالگو باوگی توی ویده همکاری بکید در اینچه ریک وجود داری الان در دنیا در این مورد در نوع تمام کشوریش وجود دارید یعنی که مثلا بشی من فقط خاص اروپا است استفاده ل اینترنت الان لگش کلا ایمه وسیله دیریم لهر مال جدن کامپیوتر هست ارخاطی او منال روشن بیر بار بایدن باید دسترسی داشتی اینترنت اطلاعات برید وگر دیگران رابطه برقرار بکنید زوان بزنید یه زوان زنده دنیا بزنید جور زوان انگلیسی خب این مسائل باعث بودن که تاثیر مثبت لبان او منال وجود بایدن یک مسئله که من همیشه نگرانیم و منطقه خمانفر وجود دیدن یسا که آموزش آزاد نیه فکر آزاد نیه سوال کردن آزاد نیه اراچه بو چه ایجره هست چون تاثیرات مذهبی و سیاسی لبان آموزش تاثیر دارید آموزش مدرسه باید تاثیرات مذهبی و سیاسی جواب بودن اگر منابط علمی بار بایدن چون اگر فکر آزاد بود ناو یک چوارچوبه خاصی نودن فکر آزاد بود رشد ذهنی منال فره بود در اینچه من فکر کنم مجموعی مسائلی که توضیح دام توانید فره تاثیر داشتی لیه که این منال چجوری روشن فکر بار بایدن بۆ ڕۆشنبیرکردنەوەی خێزان بە گشتی کۆمەڵێک میکانیزم هەیە کە پێویستە لە بەرچاو بگیردرێن کە لێرەدا ئاماژە بە چەندانەیەکیانەکەین. یەکەم، ئازادبوونی خوێندن بۆ هەمووان و خوێندنی بێبەرامبەر. دووەم، کەڵکوەرگرتن لە میدیاکان و کاناڵەکانی ڕاگەیاندن. سێم، گرتنی کۆڕ و سەمینار بۆ ئەندامانی خێزان. چوارەم، بڵاوکردنەوەی نامیلکە و گۆڤار لە ناو بنەماڵەکاندا. پێنجەم، ئاشناکردنی خێزان و سەرجەم ئەندامانی خێزان بە مافەکانیان لە کۆمەڵگا و شەشەم، گرنگیدان بە باری مادی و ئابووری خێزانەکان. ئەمانە و کۆمەڵێک خاڵی تر لەو خاڵە گرنگانن کۆمەڵناسان و شارەزایانی بواری پەروەردەی خێزانی جەختی دەکەنەوە لەسەرەوەی بۆ ئەوەی تاکێک لە ناو خێزانێکی تەندروستە پەروەردە بێت پێویستە گرنگی بە باری ڕۆشنبیری خێزانەکەیان بدرێت. ڕۆشنبیری خێزانەکان و لە هەمان کاتدا لە بەرچاوگرتنی باری مادی و دەرونی خێزان ئەتوانێت کۆمەڵگایەکی تەندروستی لێ بکەوێتەوە. لا ڕوویەکی ترەوە ئەگەرێمە هەمومان جەخت لەسەر بوونی دموکراسی لە ناو کۆمەڵگا دەکەینەوە، بوونی دموکراسی لە ناو کۆمەڵگا با بوونی دموکراسی و ئازادی لە ناو بنەماڵەدا مسۆگەر دەبێت. واتە تا ئەو کاتەی سیستەمی باوکسالاری و پیاوسالاری لە ناو بنەماڵەدا حکمڕانی بکات و پشت بە نەریت و ئاین ببەستێت بۆ سەرکوتکردنی ژنان مسۆگەربوونی دموکراسی لە ناو کۆمەڵگا ئەستەمە. ئەگەر خێزان با یەکەیەکی بچووک و کاریگەری کۆمەڵگا دەزانرێت پێویستە سەرەتا یەکسانی و مافی یەکسان لەو یەکە بچووکە کۆمەڵایەتیەوە واتە لە خێزانەوە دەست پێ بکات. بله من فکر کنم این سوال سوال مهمی هست چون ژن و طور کلی حتما خودش دانیدن لدنیا و گرد تبعیض روبرو هست. الان اینها به طور مقایسه بکنیم که لسه نفر بی سواد دو نفر ژن یه نفر پیاو یا مثلا کرو کنیشک میزان بی سوادی ژن لدنیا فرست
یک تبعیض اولیه که در مورد جن وجود داره. من بیل اشاره بکنم این موضوع که اصلا تبعیض لکوراتید. تبعیض در مورد جن در نوع خانواده وجود داره. ارا خاطی وقت میاد در دنیا وشن یک کره او کنیشکا. هر او روز اولا ایما یک به اصطلاح عنوان نیم بانه سر این مناره لک یک کره یک کنیشکا. در نتیجه یک کره هست باید مثلا لباسگی رنگ آبی بود. او که کنیشکا باید لباسگی رنگ صورتی بود. ایما ارایان انتخاب بکن چه رنگی بکنه وریان. ایما ارایان انتخاب بکن چه نوع اسباب بازی بکن. این اسباب بازی بکنیم و دستیان ماشینگه خیمه طرف کرگا. خب بعدش عروسانگه دیم کنیشکا. تو وقت این عروسان بازی بکن کرگا وقت او ماشین بازی بکنی. وقتی که او کنیشکا بتونه مثلا ماشین بود دستی یا پیشگوشی بود دستی در دست سنینه. یه تبعیضه. یه تفاوت بین کر و کنیشکا. این محل و اول و نباید خومن این عنوان بدیم به من منال. ارا خاطی منال درسته لنظر جنسی کر و دنیاتی یا کنیشک و دنیاتی ولی لنظر جنسیتی ایمه درسته هم که ایمه وشی من تو کرید تو آقاید تو سرورمانی تو تاج سرمانی ولی کنیشکا ارامان شرمه یعنی خانواده رو خب من فرم ممکنه خوشحال نونده یک کنیشکا رایان دیدن. خب این مسئله بستگی بازرده خانواده خود دالگ و بالگش باید این مسئله آگاهی پیدا بکن. الان خاطر واقعا من فرم برخورد داشت مثلا خانواده لا مثلا تفاوت بین جنس و جنسیت نازنن. جنسیت یعنی یک کسی محصول اجتماع است، محصول فرهنگه. ولی خب جنس یعنی که طرف کره یا کنیشکا. این وقتی که تو مشکل من ویشی من که مثلا این کنیشکا بچوزه مدرسه یا نچود 15 ساله بسیه بعد بچوشی بگید. ولی اگر کرگا من ایجا برخورد نکنیم. وقتی که مهمان تیدن مالمن خوشمان تیدن که او کنیشکا نایده طرف اوانه. ولی کرگا بین نوعین حلوه کنیم. خوبی کار غلطه. در نتیجه تبعیض اولیه که نسبت و جن وجود تید در طرف بالگ و دالگا. تو باشه بکنه نو خومن. درسته که اسمیل قشنگ فردیدی من. ولی اسمیلی چه هست؟ این اسمیل ناشی تبعیضه. مثلا گوشی من خمینه. او کنیش که ها فکرم ناوی بی خمینه. خمینه یعنی کسی که خب خم دیره. خواهی چه نوعی را کنیشک انتخاب کنیم ولی کرگا ویشیم سالار ویشیم سردار. در نتیجه این مسئله تبعیض اولا نو خانواده شروع بودن. بعد از اول کشتن نو جامعه وقتی چودن مدرسه باید کرانه بود، مدرسه باید کنیشک باید جا بود. ارا لیک جابن ارا خاطر یه باید یه جور آموزش بینی او یه جور آموزش بینی. وقتی که رسیده بان هیچ کس توقع ندیدن که او کنیشکا بچو کار بکنه. ارا خاطر پیا مسئول مالی مالا. ولی یه درست نیه. ممکنه او جنه استعدادی خاصی داشتی، توانایی خاصی داشتی، اوش بتونه بشه او جامعه کار بکنن. جور پیال چه فرقی باید داشتی؟ در نتیجه این مسئله تبعیض باعث بودن که خشونت وجود داره. او کره احساس که یه چیزی بیشتر لوژه نداره. باوگ احساس که یه چیزی بیشتر لدالک داریدن. در نتیجه وقتی که تبعیض لناو خانواده، لناو اجتماع، لناو مدرسه نسبت به جن اعمال کریت یه باعث خشونت بود. کرگاه و خوی دونیدن که خوشگاهی کتکاری بکید. کرگاه و خوی دونیدن که دستور بده خوشگاهی. خوشگاه ممکنه گوش نیدن کتکاری کردن، تنبیه کردن، زندانی کن. و یه باید به کسی ده گیره اور کنیشکا گیره نکه یعنی آیانه مثلا پر رویگا. در نتیجه خشونت و خانواده البته مسئله خمانیش نیه در تمام دنیا وجود داره. منتها درجه مختلف دارید، شکلی مختلف دارید و نظر من لنا خمان حادتره. ارا خاطر این مسئله حل بکریت نیاز هست و یک دالگ و باوگ خویان آموزش بینن بین کنیشکیان تفاوت ننن اجازه دین که کنیشکیان جور کریان مدرسه بچن دانشگاه بچن شغل داشتین نسبت و کنیشکیان احترام قائل بن اجازه دین خوی لناو جامعه نشان بیدن اجازه دین که بچو فعالیتی اجتماعی و سیاسی داشتی که نشان به چنگ اراو جامعه توانی مؤثر بودن.
به هر حال من فکر کنم مجموعه این مسائل باعث بودن که یه مقدار جامعه فرهنگ بیشتری داشتی بهتری داشتی که بتوانن نوعی او تبعیضی او خشونتی او تند تیجی نسبت به جندر و جامعه منکیت کمتر بوده. خۆشەویستان بەم شێوەیە لێرەدا گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەو حوتویەمان دەربارەی پەیوەندی نێوان خێزانی ڕۆشنبیر و کاریگەری لەسەر ژنان تا بەرنامەیەکی تر و حوتویەکی تر ماڵاوە.